والله ما سويت هذا الشيء وانا خير مرة. ئەتوانین قسە لەگە بکەین ڕۆژەش تەلەفۆنم کرد و وەختی دەوام بکە. عفو كيوي برزت. ناوم قادر نادرە. برزت چیش دەکەی برزنی؟ ڕۆژنامە نووسم لە وڵاتی سوید. لە چه بووە ئەوەیەکیش دەکەی برزم؟ لە چه ڕۆژنامەیەک لە چه؟ وەڵای ئێستا سەر بەخۆم ئێستا وەک سەر ئەندامی ڕۆژنامە نووسانی جیهانیم بەس ئێستا سەر بەخۆم لە هیچ ڕۆژنامەیەک حالیان هیچ ناکەم. دەنگت زۆر خراپە کاک قادر. ئەڵێم ئێستا سەر بەخۆم حالیان. عفوم دەکەی کاک قادر لە بوو ئیشی ڕۆژنامە نووسی بوو یان لە بوو کارێکی تایبەت بوو بێت؟ نا ئیشی ڕۆژنامە نووسییاندا پرسیارمان هەیە لە کاگنێتیر. جاخۆی عادەتەن لە بوو کاری ڕۆژنامە نووسی دەتوانانی لەگەڵ کاک سامی قسە بکەی برای بەڕێزم. ئەی باشە تەحویلی کاک سامی بکە. یەک دەقە بزانم لێرە عفوم دەکەی. قادر بەڵێ برەجان ببوورە وەکو دیار لە جێ خۆی نییە بەردەست نییە عفۆ. تۆ دڵنیای لەوێ نییە؟ بەڵێ بەردەست نییە. کێشە نییە دەینەوە خزمەتتان برا. لە کاتێکی جیاواز تەلەفۆن بکەرەوە باشە بڕێ بەڕێ. ئەدی چۆن کاگنێتیرڤان دەگیرە قسەی لەگەڵ بکرێ یان مەمنوعە لە کوردستان ئەو شتانە نییە لە بەرەوەی سەر و شێرێ بە ناکرێ قسەی لەگەڵ بکرێ هاوڵاتێکی دامان نەئاساییش بێ. عفو تێنەگەیشتم برەجان. یان دەڵێم ئەی چۆن لە کاگنێتی قسە دەکرێ یان لە کوردستان مەسەن یەک ئەگە سەرۆک وەزیران و سەرۆکەرێم بێ مەمنوعە قسەی لەگە هاوڵاتیشی ئاسایی بکە؟ برەجان ئاساییە کەس قسەی لەگە کردیە؟ کەس قسەی لەگە کردیە وەکو هاوڵاتی؟ بزانم ئەو شتانە زیاتر وەکو بڵێن لە کاری شەخصیە چێت پێویست ناکاتن مەسەلەن جەنابەت ئەگەر دەتەوێت لەگەڵ جەنابیان قسە بکەیت دەتوانانی مەوعید وەربگری یاخۆ باشە ئەگەر کارێکی ڕۆژنامە نووسی پێی بڵێ قادر نادر دەمناسێ دڵنیا بە دەمناسێ. تمام هەر پێی بڵێم قادر نادر دەمناسێت. بڵێ قادر نادر لە سوید حەز دەکات قسە لەگە بکاتن. باشە برای بەڕێز هەوڵ دەدەین لە کاتێکدا پەیوەندی پێوە بکەین کە حاضر بێتن پێی بڵێن کە جەنابەت تەلەفۆنی کردەوە بەسەر چاو. لۆ ئێستا لەوێندە نییە ئەی چۆن جواب دەدرێتەوە من؟ چۆن جواب دەدەنەوە من کە دەتوانین بنووسە 0046 73 53 ئەی بنەوێ 66 باشە برە چاوەڕێم سەرچاو مەرحەبا برە. کاکە ئەمە 2-3 ڕۆژ لەمەوبەر 2 جار تەلەفۆنمان کرد ناوی خۆم بەجی هێشت من ناوم قادر نادر ئەلەساس جوابم دەنەوە جوابتان نەبوو. قادر نادر بەڵێ ناوم بەجی هێشت برا گوتمان دەمانەوە لە کاک نێچیروانی قسە بکەین. فەرموو.
قادر بەڵێ تەلەفۆنەکەی وەڵامی نەداوە. بەس ئەمە ناتوانین هەموو ڕۆژ بکەین ئەتوم تەلەفۆنی خۆم بەجێ هێشت لەسا زەنگۆ پەیوەندی دەکەن وایان نا بەخۆی تۆ قادر ئەمە قسەی لەگەڵ پێم چەوان پێی ڕابگەینەوەی لەسەر شانمانە هەرە هەندەیە ئەویتر ئێستا وەڵامی نابوو حاضر نابوو جەنابیان. بەس وا بزانم ئەوە بۆ سێم جار ینی وەنیا ناوم بەجێ هێشت تەلەفۆنم بەجێ هێشتیا گەشتێ بەس ئەوە نووسا ڕۆژنامەنووس دەبی لەگەر کاکسامی مەحاڵەتکەی مادەم ئیشە ڕۆژنامەنووسیا سکرتێ یانە بۆ ئیشە ڕۆژنامەنووسی. باشە تەحویلی کاکسامی مام بکە. هیچ لحظة بزانم کاکسامی هەر دەگری. قادر بەخۆی وەڵامی نابوو کاکسامیش. کاچی من دەزانی چی ئەو پەیامە بگەێننی چیوان بارزانی بڵێ قادر نادر دەڵێ کەس بەقەدەر ئەو کوردستانی فاسد نەکرد لە حکومڕانێتی ئەوەی هەیە بەشی شێری ئەوە کەس بەقەدەر ئەو بێڕێزی بە تاچی کورد نەکرد لەبەر ئەوەی تاچی کورد ئەتوو بەس جێبدە من مشکلە نیە منەوەی بڵاو دەکەمەوە قەپاتیش بکەی هەر ئەمن ئەوەی بڵاو دەکەمەوە لە بۆ کوپور کاکە لا بەڵێ سکرتێری کاک سامیش وەنیا سامی بەخۆتی نە سکرتێری کاک سامی 445 پەیوەندی پێواتە باشە بەڕێزم یەک دقە 445 بەڵێ 43 دوو جار 43 باشە با بزانین چۆن دەبێتن ئەگەر دەینەوە لاتان ئەو پەیامە بەجی دێرین باشە بڵاویش دەکەینەوە سەرچاو